تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 ئامادەیی لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێکردو. وەزارەتی پەروەردەش بۆ ئەمساڵ ڕێوشوێنی توندی بۆ ڕێگریکردن لە گزی و ئاشکرابوونی پرسیارەکان گرتوۆتە بەر. بە جۆرێک ئەمساڵ ڕێکاری پەنجەمۆر بۆ خوێندکاران بەکاردەهێنرێت و بۆ هەر هۆڵێکیش 26 جۆر پرسیاری جیاواز دانراوە بۆ ئەوەی ڕێگا لا گزیکردن بگیرێت. هەروەها ڕێکاری توندی ئەمنی بۆ گواستنەوەی پرسیارەکان و دەفتەری وەڵامی قوتابیان گیراوەتە بەر. هاوکات ڕۆژانەوە لە کاتی تاقیکردنەوە لە کاتژمێر 6 بەیانی تاکو 8:30 بەیانی هێڵەکانی ئەنتەرنێت دەبڕێت. ئەوەی داواکارم لە جەنابتان ئەم فترێ هەم خوێندکاران باری دەرونیان و هەم ژیاریان و مێشکیان ماندووە و کەسوکاریان هەموو ماندوون. هیوام وایە لەم فتریا هاوکارمان بن بەوەی کە بەرنامەی پەروەردەیی بێ و ئەهۆنکردنەوەی دەرونی قوتابیان و خوێندکاران بێت و هەر شتێک هەبوو کێشەیەک هەموو کورتێک ئاگادارمانکەنەوە پێشەوەی لە ئیعلامە با بڵین گەورە بێ و زەجە بێ بۆی سەرچاوە و یان چارەسەرەکانتان پێ بڵین چی بووە و ڕاستی و دروستی هەواڵەکانیش. تاوان سوپاس بۆ جەنابی پارێزگار، سوپاس بۆ هەموو لیژنەی تاقیکردنەوەکان لە قەزاکانە لە بەڕێوەبەری پەروەردە و ئیمتیحانات و سەرپەرشتیارانی بەڕێز کە ئێمە لە سنووری سلێمانیەک و کاک دکتۆر فەرمووی 605 هۆڵی ئامادەییمان هەیە بە زانستی وێژەیی پیشەیی و 33126 قوتابی خوێندکار بەشدارن. ئەوەی هەبێ ئێمە جگەلەوەی وەزارەت نووسراوی بۆ ئەم پارێزگارە بەڕێزەکان بۆ ئەو وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ نەمانی هێڵی ئینترنێت و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کارەبا کراوە بۆی کارەبا بەردەوام بێ. ئەمانە بە سوپاسەوە هەر هەموو هاوکارمانن. ئێمەش چەند کرابێت بە هاوکاری هەموو لایەک هەم خەڵکانی دڵسۆزی شارەکەمان هەم بەرپرسانی شارەکەمان هەم وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی توانیمان هەموو پێداویستەکان ساڵ بە ساڵ بە تەواوەتی باشی بکەین و ژینگەیەکی لەباردانین بۆ قوتابیان و خوێندکارانمان. چوار تاقیکردنەوەی ئەمساڵی پۆلە کۆتاکان دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە. پێشتریش لیژنەی باڵای فتوای کوردستان ڕوونکردنەوەیەکی تایبەت بە ڕۆژوکردنی قوتابیان بڵاو کردەوە و ڕایگەیاند. ئەو قوتابیانی کە تاقیکردنەوەیان دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە دەتوانن بە ڕۆژوو نەبن. لیژنەی باڵای فتوای هەرێم ئاماژەی بەوە کردووە لە حاڵەتێکدا ئەگەر مرۆڤ نەیتوانی بە ڕۆژوو بێت شەرع ڕێگەی پێداوە بە ڕۆژوو نەبێت. یەکێکیش لەوانەی کە ڕێگەی پێدراوە بە ڕۆژوو نەبێت کاری قورس و ئەستەمە کە بێگومان تاقیکردنەوەکانیش یەکێکە لەو کارە قورسانە چونکە قوتابی دەبێت کتێبەکانی مڕاجعە بکاتەوە و هیلاک و ماندوو دەبێت. بۆیە ئاساییە ئەو قوتابیە بەهۆی سعیکردنەوە بێتاقەت دەبێت و ئەگەر لەسەر ڕۆژۆکەی بەردەوام بێت زیان بە نمرەکانی دەگەیەنێت. ئەو کاتە بە ڕۆژوو نەبێت و لە کاتێکی تردا ڕۆژۆکەی بگرێتەوە. بەپی فتوواکە لا دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەکان قوتابیان تەنها دەبێت ڕۆژۆکان بگرنەوە و کەفارەتیان لەسەر نییە. هەروەها بەپی خشتەی تاقیکردنەوەکان بەهۆی جەژنی ڕەمەزانەوە کە دەکەوێتە ناو ئەزمونەکانەوە تاقیکردنەوەکان لە 3 تا 10 حوزەیران ڕادەگیرێت. دەستپێکردنی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی لە کاتێکدایە کەوا بڕیارە 27 ئەم مانگەشت تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نۆی بنەڕەتی دەست پێ بکەن. بەپی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئەزمونەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 بەگشتی 234332 قوتابی پۆلی 12 ئامادەی و پۆلی نۆی بنەڕەتی و پیشەیی بەشداری لە تاقیکردنەوەکاندا دەکەن. کە لەو ژمارە 112585 قوتابیان پۆلی 12 ئامادەین و 118383 قوتابیش پۆلی نۆی بنەڕەتین. هەروەها 3364 قوتابی لە بەشی پیشەین کە سەرجەمیان بەسەر 4101 هۆڵی تاقیکردنەوە دابەشکراون. لە ئەسنووری پارێزگای سلێمانیشدا 33136 قوتابی ئامادەیی لە 605 هۆڵ لە بەشەکانی زانستی و وێژەی و پیشەیی بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. ڕاستی حەمامی کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.